جارێکی تر دەریاچەی دووکان و پیشەی ڕاوەماسی قەدەری دوو برایتری کۆتایی پێهێنا. کات 9 خولەکیشەوە کاتێک گەیشتین هێشتا تەرمی ئەو دووبرا ڕاوچەی گوندی بێموشەی ناحەی بنگر نەدۆزرابوونەوە کە بە مەستی ڕاوەماسی هاتبوونە دەریاچەکە. دوای نزیکەی 2 سەعات تیمەکانی مەلەوانی شارستانی ڕاپەڕین تەرمی براگەورەکەیان دۆزیەوە و دوای 30 خولەکی تریش تەرمی دووەمیش دۆزرایەوە. بەڵێ بینیمانە لە کاتی ڕاماسیدا بینیمانە هەر لە پەنامە بوون ئەوان کوتیانە مەتۆڕەکەی دادنینەوە دەڕۆینەوە ئێمەش بۆ سەر ڕۆشتین کاتێکی ئەوان دیار نەمان خنکان بڵین لەوجێ نەمان یارە بۆخان کەوتونە خوارێ لە کاتی ئەوەیدا لە پەشۆکاوی خۆیاندا هەرچەند هیچان مەلەی زانیوە هیچان نەیزانیوە لەبەر ئەوەی خنکاوە کردنی ماسی شارەزا بوون بەس بەلەمەکە ئەوە نەبوو پێی بڵین پێی تێکەویت زەورق بە ئاسم بووە کە غەرق بووە نهاتەوە سەر زەورق ئەوانیش پەشۆکان و خنکاوە. لە سەفەرم بانی بانگی هەردوو کوڕەکان کوتوتما وەرە با بڕۆین بۆ سەفەرێ پیاسێکی دەکەن نهاتن لەگەڵم دوو زاریشم بانکرد نەهاتم کەچی ئێگەر ئێوارێ هاتووموانێ کوڕەکان نەهاتنەوانێ کەس نەزانێ ئەو کوڕچیان ئەمە بەداخە وڵایی هەتا دەمرە ئەو ڕۆژی دەمرم لە دڵم دەرناسن ئەو دوو ئەولادە کە لەیشیاندا گەورانەیە لە لای من. بە زووترین کات گەشتینە شوێنی ڕووداوە کە تقریبا سەعات 9:30 بوو دوای گەڕام 20 دقە بە دوای ئەو جەنازانەدا دیارە یەکمان دۆزیەوە وەڵا ئەو لەوانەیە 7 فوت 8 فوت بێڕۆن عشوایی دێنە ناو هاتنە ناو. بەڕێوەبەری پۆلیسی دارستانی دووکانیش دەڵێت زۆربەی ئەو ڕووداوانەی بەسەر ئەو ڕاوچیانە دێت و کارەساتی دڵتەزێنی بەدووادا دێت هۆکارەکەی کەم تەرخەمی ماسیگرەکان و خراپی کەرەستەکانی ڕاوکردنیانە. ئەوانەی کە ماسی دەگرن هیچیان بە شێوازێکی عیلمیانە فێر نەکراون عشوایی دێنە ناو هاتنە ناو دەبێت جلو بەرجی ناو ئاو لەبەرێ بەڕاستی پەستەکە هەیە یان نەجاتە بە عەرەبی پێی دەڵێن ئەم پەستەکە کە لەبەر کرد هەر حاڵەتێک بێ بەڵحاصل کابرای ناخنچێ سەلامت دێ بەڵام بەنەموانەکان یا ماسیگرەکان زۆر ئیهمالن گوێ نادەنە هیچ ڕێنماییە کە لەلایەن حکوومەتەوە یاتی مەلەوانی دەریاچەکانەوە پیان دەگوترێ بەبێ جودانەهیز ڕێنمایەک دەسەنە ئەو توش ئەم حاڵەتانە دەمدا. کاکە ڕەش و محەممەد دوو برای تەمەەن 14 ساڵان و 15 ساڵان بوون یەکێکیان قوتابی بووە و لە قۆناغی هەشتەمی بنەڕەتی خوێندوویەتی هەڵکەوتەی گوندەکەیان نزیکە لە دەریاچەی دووکان بۆیە لە تەمەنێکی مناڵیەوە زۆربەی کاتەکانیان لەو دەریاچەیە سەرقاڵی ڕاوەماسی بوون دوجار هەر لەو دەریاچەیەش لە کاتی ڕاوەماسیدا بە هۆکارێکی نادیار بەلەمەکان ژێر ئاو دەکەوێت و هەردووکیان دەخنکێن. لە مانگی 11 ساڵی ڕابردووش دوو ڕاوچی تر لە دەربەندی ڕانیە بەهۆی ژێر ئاوکەوتنی بەلەمەکەیانەوە خنکان و دوای 2 هەفتە جەستەیان سەر ئاو کەوتەوە. ئاراز ڕەسوڵ کەناڵی ئاسمانی پەیام گوندی بێموشە دەریاچەی دووکان.